سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەی تایبەت بە میوانداری بەڕێز کاک فەرزاد وەتەندروست هەڵسوڵاوی کرێکاری و شارەزای کاری کۆڵبەری تایبەت بە بارودۆخی ژیان و کاری کۆڵبەران لە کوردستان بەگشتی بۆ هیوای ناوەڕێکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی ئاسیز بێت لەگەڵمان بن بۆ بینینی کاک فەرزادمان لەگەڵا. کاک فەرزاد سڵاوت لەبێت و زۆر سوپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە. وەختان بەخێر هاوڕێگیان، زۆر سپاس بۆیەوە و سپاس بۆم دەرفەتێش کە داتانکەن بە هیوادارین لەم بەرنامەیە بتوانین گۆشەیەک کۆلە لە ژیانی واقعی ئەو خەڵکە کە لەسەر سنوورەکانە کەەکەن باس بکەین. زۆر سپاس کاک فەرزاد، پێم خۆشە پرسیارەکانم بەوە دەست پێ بکەم کە سەرەتا لەسەر مێژووی کاری کۆڵبەری بۆمان بدوێن. بەڵێ، مێژووی کاری کۆڵبەری بەپێ ئەوەی ئەو پێداچوونەوەی کە من ئەو پرسیارانەی کە کردوم و پرسیارم لە کەسانی بە ساڵاتچووە کردووە یا ئەوەی کە وەکو ئەو کەسانەی کە لە سنوورەکان ئەوەکو بیرەوەری باسییان دەکرد کە بیرم دێت سەرەتای کاری کۆڵبەری هەڵدەگرێت بۆ زیاتر لە 70 ساڵ لەمەوە پێش. ئەبەتەوە بێژم وەکو کاروانچێتی بوو، بەڵام ئەوە ئستادی کاریتی کۆڵبەری لێ دەست پێ دەکات کە لە سنوورەکانی باشماخ، لێو، مڕانە، ئاسنەوە، بایەوە، جەژنیاوە، خاو لە مەناتقەوە دەست پێ دەکات کە دار دەبن لە سنوورەکانی لە دارفرۆشیەکەی پێنجێن لە پێنجێن دەیفرۆشن و دواتر ئەوڵ بە پولی نەخت دەیفرۆشن، بەڵام دوای مدەتێک لەگەڵ کاڵای دەیگۆڕن وەکو خورما، وەکو برنج، وەکو چای، دواتر دەگەڕێتەوە بۆ سەردەمی پارچە فرۆشی، دوایەوەی کە ئیتر انقلاب ئێران دەکرێت و ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامیەتە سەرکار ڕژیمی پاشایەتی دەڕوخێت، دەست دەکرێت بە کاری سیگار فرۆشیکەوە تاریخەیەکی مێژووی بۆ خۆی هەیە کە ئەو خەڵکە باسییان دەکرد. سیگار فرۆشی بوو، پارچە فرۆشی بوو، لەگەڵ تایە فرۆشی. لەو سەردەمەیە ئەوە ڕوونکەینەوە بۆ خەڵکە کۆڵبەر نەبوو، کاتە کاسبکاران بوو، زیاتر لە مەرزەکانی ساوجی بۆ گۆخڵان و لە سەردۆشەوە خەڵک کار و کاسبیان دەکرد تا هەڵدەگەڕێتەوە بۆ 40 ساڵ لەمەوە بەڕێگەر مێژووی کۆڵبەری وەکو یەکەمین جار ئەگەر گەرەکمان بێ باز بکەین مێژووی کۆڵبەری لەناو خودی شاری مەریوانە دەستی پێکرد. ئەبەت ئەوەش بێژ بخەمە بەردەست بۆ زانیاری بۆ بینەرانی خۆشەویست، من زیاتر لەسەر تاریخی مێژووی مەرزی مەریوان زانیاریم لەبەردەستە، لەسەر باقی مەرزەکان زانیارێکی تۆم لەبەردەستان نییە وەکو مێژوویەکەیان. هەڵدەگەڕێتەوە بۆ 40 ساڵ لەمەوە بەر کاتێکە وڵاتداران لە سەر سنوورەکانە باریان دەهێنا و بازیدێک هەبوو لە نزیک سێ بارە ئیجازەیان لێدە ماشین بارەکان لێو بینە ڕێگەیەکی تر نەبوون، بارەکانیان هێنا لە ئاوایی کۆڵان دایانەنا، خەڵک چ لە مەریوانەوە بە کۆڵ بارەکانیان دەبرد بۆ کۆڵان، بە چ لە کۆڵانیشەوە ئایان هێناوە بۆ مەریوان. تا 25 ساڵ لەمەوبەر 25 ساڵ لەمەوبەر ئیتر هەڵدەگەڕێتەوە کە لەسەر سنوورەکانە وەکو یەکەمین جار کاری کۆڵبەری دەستی پێکرد. ئەبە تاکوتر و کۆڵبەر هەبوو، بەڵام وەکو ئەو تاریخی کە لە 25 ساڵ لەمەوبەرە کە دێهاتە مەردشینەکان کە گەڕانەوە بۆ دێهاتەکانیان ئاوادان کردو، بە تایبەتی لە ئاوایی باشماخ و کاری کۆڵبەری دەستی پێکردوە. کاری کۆڵبەری لە مەناتقی باشماخ و بایەوە بەربڵاو بوو، لە باقی سنوورەکانترا زۆر بەکەمی هەبوو. من دواتر ئەچمە سەر باقی پرسیارەکانی تر بۆ بردی تۆزیحەکەدەن لەسەرەوەی کە چ کاتێک زیاتر کاری کۆڵبەری دەستی پێکردووە زیاتر بەربڵاو بوو، خەڵکێکی زیاتر لە شارەکانی تر کە ڕوویان کردو بۆ شاری مەریوان هاتن دەستیان کردو بە کاری کۆڵبەری یا بەشێکیان کاری کاروانچێتی یا کاری وڵاغاریان دەکرد. بەڵێ، زۆر سپاس کاک فەرزاد. بارودۆخی ئەو سنوورانەی کاری کۆڵبەری تیادا دەکرێت پێشتر چۆن بوون، ئێستا چۆنن؟ بەڵێ، هەر وەک ئیشارەم پێکرد لە 25 ساڵەمە بەکاری کۆڵبەری دەستی پێکرد. لە ساڵی 1380 ئیتر وردە وردە کارەکە بەربڵاو بوو، خەڵکێکی زیاترە چوون بۆ مەرزەکە، وەڕژیم بۆ خۆشی مەرزەکانی باز کردو. بەشێک دواتر تقریبا لە ساڵی 1382 بەشێک لە مینەکانیشی تەنانەت هەڵگرتەوە یا دەیتەقاندنەوە بۆ سنوورەکان زیاتر باز بێت. لە مەرزی گۆخڵانە لە باقی مەرزەکان ترا مەرزەکانی هەنجیران تەنها یەک کۆڵبەر هەبوو، ئەویش ناوی مامە عارف بوو، ئەویش تەنها نان و وەسایلی خۆراکی بۆ ئەنباردارەکان لە بکریا وڵاغارەکان بۆ ڕۆژێک یا بۆ 2 ڕۆژ بەشێکیان دەمانەوە. لە مەرزی مەریوانە بە زیاتر لە هەزاران نەفەر دەستیان کرد بە کاری کۆڵبەری. کارێک یەکجار بەربڵاو بە جۆرێک بوو کە بە ئەتوانم بێژم زیاتر لە 20 بۆ 30 هزار کەس لەو سنوورە آخری کاری کۆڵبەریان دەکرد و مێژوەکەی هەڵدەگەڕێتەوە بۆ تا ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1387 تا ساڵی 1387 سنوورەکانی مەریوان بە شێوازێکی بەربڵاو
باس بوو خەڵک دەچوو هاتوچیان دەکرد زۆر بە کەمی کۆڵبەر دەکوژرا ئەنی زۆر بە دەگمەن ئێمە دەمان بیست کە کۆڵبەرێ کوژراوە کاروانچی دەکوژا و لاغا تەقانە کرد لە کۆڵبەر بەڵام زۆر بە کەمی تەقە لە کۆڵبەر دەکرا ساڵی 1387 تەرحێکی ڕژیم هات کە سنوورەکان زیاتر کۆنتڕۆڵ بکات دەستی کرد بە بورجەک لێدان کاناڵی کێژە ڕێگەکانی بەشێکی میمگوزاری کردەوە هەر لەو سەردەمەدا دەستی کرد بە کوشتنی وڵاخەکان کە کەسێک بەلای تەقی کەرکوش بەبوو ناوە ناوێنە زیاتر لە 2700 وڵاخی کوش کە من لەبەر یەک دوو بەرنامی تریش ئیشارەم پێکرد تا دێتەوە بۆ ساڵی 1389 تا سال 1390 ئیتر وردە وردە تەواو سنوورەکانی مەریوان کۆنتڕۆڵ کرا بە شێوازێک کە ئیسلام حاڵی حاضر ئەتوانە بەجدەت بێژن لە مەریوانە 300 کۆڵبەر نییە چون تەواو سنوورەکان کۆنتڕۆڵ کراوە بورجەک لێ مابەینی هەر 500 میترا بورجەکیان لێداوە کاناڵکەشیان کردووە سیمخاڵداریان کێشاوە دوربینی حرارەتیان داناوە ئەگەر هەر کەسێکی دەچێت نزیک دەکەوێتەوە جاران تۆگە لە نزیک کاناڵەکە دەکەیت تۆ مشکیلت نەبوو بەڵام ئیسەکارێکیان کردووە حتا بەشێک لە زەوی کشاوەرزەکان کە لە نزیکی کاناڵەکان بۆ 100 میتر بۆ 200 میتر حقت نییە یا لە زۆر شوێنە بۆ 1 کیلومتر بۆ نێتەوە نزیکی سنوورەکانیتەوە ئێستا زیاتر لە مەرزی بانە و مەرزی نەوسوود کۆڵبەری بەربڵاوە لەو مەرزانەیشا وردە وردە ئەو تەرحەی کە ساڵی 1387 لە مەریوان و دەیان بردەبەرەوە لە سنوورەکانی نەوسوود و لە سنوورەکانی بانەخریکن دەیبەنە پێشەوە. بەڵێ زۆر سپاس کاک فەرزاد هەر لە درێژەی قسەکانی خۆشتانە ئەو گۆڕانکاریەکە بێت و بە شێوازێکی زۆر باستر باسی بکەن ئەو گۆڕانکاریانەی کە بەسەری کاری کۆڵبەراندا لە سەرەتای دەستپێکی کاری کۆڵبەری هەتاکو ئێستا کە ئەمڕۆ ئێمە خەریکی نەم بەرنامەکەین چییە چۆن بووە؟ سەرەتاوتم پێدان پێشتر مێژوەکەی کە هەڵدەگەرێتەوەتم بۆ 7 ساڵ لەمە پێش ئەوەی کە پێشتر مەرزەکان لە ساڵی 1300 دقیقاً 25 ساڵ لەمەوە بە 25 ساڵ لەمەوە بە کە سنوورەکان بە شێوازێکی بەربڵاو ساڵی 1380 بەربڵاو باز بووە سنوورەکان باز بوو خەڵک دەیتوانی هاتوچکە کەمتر کەس دەکوژرا بەڵام ئیستا سنوورەکان هەمووی داخراوە تەنانەت ئەو کەسانیش کە لە مەرزی نەوسوود یا لەگەڵ مەرزی بانەیە دەچن بەشێکی زۆریان ئێستا بە خاڵی دەگەڕن یا تەنانەت دەچن ناتوانن واردی خاکی عێراق بن کە کۆڵەکانیان بێن ئێستا تەواو سنوورەکان کۆنتڕۆڵ کراوە تۆ ئەگەر نزیکی سنوورانە بیتەوە تەقەل لێ دەکەن شێوازی تەنانەت بەرخوردیشیان لەگەڵ خەڵکە گۆڕاوە. دەست خۆش کاک فەرزاد پێم خۆشە لێرە باسی چۆن لە نێوی کۆڵبەرەکان بە سنوو ساڵێکی زۆر کەم و بە سنوو ساڵێکی زۆر و بە ژنیشەوە هەن پێم خۆشە لێرە باسیەوە بکەین مامناوەندی تەمەن ئاستی خوێنەواری و کەسانی شارەزا لە بواری جۆراوجۆر لە نێو کۆڵبەراندا چۆن پێناسە دەکەن پێسان وایە چەند لە سەدی کۆڵبەرەکان ژنن؟ یەکەمین شت لەسەر تۆزە لەسەر بواری ژنانی کۆڵبەر ئەگەر ئیجازەم پێ بدەن قسە بکەم تقریبا 21 ساڵ یا 22 ساڵ لەمەو پێش بۆ یەکەمین ژنی کۆڵبەر بە ناو سروەوە دەستی پێکرد کە دوایی بەداخەوە خۆشی بۆ هۆی ڕووداوی هاتوچۆ گیانی بەختر خۆی و دایکی و خوشکێکی دەستیان پێکرد دوای وردە وردە کۆڵبەرهایەکی زیاتر هاتنە ناو کاری کۆڵبەریەوە کە من ناوی هەمویانم بیر نایە هەمووی ئەو ژنانەی کە لەسەر سنوورەکانی مەریوانە کاریانەکەوە مەریوانێکی لەو شوێنانە بوو کە زیاتر ژنانی کۆڵبەری تێدا بوو هەڵدەگەڕاوە بۆ 25 بۆ 30 نەفەر بەڵام ئیستا بەشێک لەو کۆڵبەرانە بەداخەوە ئەم گیانیان بەختەوەی سێ سنوورەکان بەستراوە کەمتر بووتەوە وتەنها لە مەرزی بانە ئیستا وەک حاڵی حاضر تا یەک دو مانگی ڕابردوو کە سنوورەکان هاوا کۆنتڕۆڵ نەکرابوو تەنها دوو ژنی کۆڵبەرمان هەبوو ئیستا هیچ ژنێکی کۆڵبەر نەماوە ژنێک کۆڵبەری ناکاتون ڕێگەکە یەکجار سەختەوە بوو یەکجار خەتەرە یەک نەفریانە هەوڵەدا کەبڕا بۆ کاری کۆڵبەری و کە تاو جێگەی کە من ئاگادار بەڵام ئەوی زۆر بە سەختی کە ناتوانم بڕۆم چون ڕێگەکە یەکجار سەختەوە بووتەوە بۆ خۆی پێی خۆش نیەوەسی بۆ مابەندی تەمەنی کۆڵبەران هەڵدەگەڕێتەوە لە من بۆ خۆمێکی لەو کەسانە بووم لە تەمەنی 8 ساڵەگیە کاری کۆڵبەریم کردووە و پیرەمەردم بینیوە تا 75 تا بۆ 80 ساڵ و ئەو کەسانش کە لە سنوورەکانە کاریان کرد زۆر کەسیان هەیە دانشگایان تەواو کردووە دەرسیان خوێندووە بەڵام بەداخەوە دوایی دەڕووی ناچاریەوە ڕیان کۆتە کاری کۆڵبەری یا بەشێکیان زۆریان بووە کە لەو 3 مانگەدا کە لە دانشگای ئەگەر 3 مانگ یا 2 مانگ تەحتیڵاتیان هەبوو دەهاتن لە سنوورەکانە کاری کۆڵبەریان نەکرد بۆ ئەوەی کە بتوانن خەرجی تەسهیڵاتی دانشگاکەیان دەربێنن
بەڵێ کاک فەرزاد دەست خۆش پێم خۆشە لێرە ئاماژە بکە ئاماژە بە یەکەمین کۆڵبەرێک بکەیت کە لەو ڕێگایەدا لە ڕێگای کۆڵبەری لە ڕێگای بەدەستێنانی پارۆیەکنان گیانی بەخت کردووە ئەگەر ئامارتان لەدەست بێت. بەڵێ ئەوەڵین کۆڵبەر کە گیانی بەخت کرد ساڵی 1380 بوو ئەمەری لارە ساڵحە برجی هەشتی 12/1380 لە مەرزی باشماخ لە کاتێکدا یەکی سە برنجی پێ بوو وە کرێی کۆڵەکەیشی 500 بوو و خاوەنی حەو منداڵ بوو 2 کوڕ و 5 کچ بەداخەوەکو یەکەمین کۆڵبەر گیانی بەخت کرد و ئیجازەش بدەن ئەگەر ساڵی 1382 وەکو یەکەمین مێرمنداڵ کە تەمەنیان لەژێر اشتباه نەکەم 13 ساڵ بوو بەداخەوە ناوی دانێکیان بیر نەماوە ناوەکانیانم بیر نەماوە یەکەمین چوون بەسەر میمانە مەرزی باشماخە گیانیان بەخت کرد. دەست خۆش کاک فەرزاد هەر وەک دەبیستین لە هەواڵەکاندا بازارچەکان هەرچەند بە ڕەواڵەت لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە کەمێک ڕسمیەتیان هەیە بەڵام بوونێتە گوشارگا و کوشتارگای کۆڵبەران لەو شوێنانە چی ڕوادات؟ بەڵێ ئەم تەرحی بەناو تەرحی کەرامەتی ئینسانی کە دایانناوە بەڕاستی بۆ چەساندنەوەی خەڵکی کۆڵبەران دانراوە بۆ ئەوەیە کە زیاتر کۆڵبەران بچەوسێنەوە بۆ ئەوەیە کە زیاتر خەڵکی کوردستان ئەستثمار بکەن. ئەو بازارچانەی لە دوو شۆ ناکراوەتەوە لایکیان لە مەرزی ساڵاسی بابەجانی و ماناتخکراوەتەوە یەکیشان لە مەرزی هەنگەژاڵە بازارچەی شێخ وەسڵە بازارچەی هەنگەژاڵەیە بە پێی و ئامارە و لیستەی کە دەستی ئێمە کەوتۆ تەنها لە بازارچەی شێخ وەسڵات زیاتر لە 15,711 کۆڵبەر خریکاری کۆڵبەریەکەن ئەمە لە حاڵەتێکە ئەم کارێژەیە کە ڕۆژی 180 نەفەر بۆیان هەیە کە بچون بۆ کاری کۆڵبەری کرێی کۆڵەکانیشیان ئەو کۆڵانش کە داویانە پێیان بەڕاستی جێ کارەساتە کۆڵبەرێک دەبێت خەچاڵە هەڵبگری ویدۆ گەشتۆ بەدەستیمە کە کۆڵبەرە 3 جار 4 جار تا بارەکە دێنێت ئەکرێ بە عەرزە ئەمەش لە حاڵەتێکدا ئەم بازارچانەیان کردوێتەوە کۆڵبەران ئەو بە پێ و ئامارێکی خۆیان دایانەوە پێ ئەوەی کە ئەجازەدن کۆڵبەران بچن بۆ مەرزەکە کۆڵبەرت لە 3 مان بۆ 4 مان کات یەک جار نۆبەتی دەکرێت کە بچین بۆ کاری کۆڵبەری زیاتر ئیسێ بەڵام بەداخەوە بەشێک لە بازرگانەکانی شاری بانە کە ویدۆ و ئەکس و گۆشتانیان پەخش بووبووتەوە خریکن سەرمایە گوزاری دەکەن لە کاتێکدا کۆڵبەرێک پۆڵێکیا بەسەر پۆڵە زیاتر لە 100 کیلۆیە تەبلیغ دەکەن بۆ فرۆشتنی کاڵا و جنسەکانی خوانکەوە جێی کارەسادا ئەوە جێی داخە بەڕاستی بەڵام ئەوە بۆکو ئەوەی کە هۆکاری ئەم بازارچانە چی بێت من لە پرسیارێکی ترە دەشمە بەسەر ئەو مۆزوعەکە کارەساتێک دوای بازبوونی ئەم بازارچە ڕوویداوە ڕوویشەدا و دەبێت چاوەڕێی کارەساتی گەورەتری بنە سنوورەکانی کوردستان. کاک فەرزاد دواتر ئەگەڕینەوە سەر ئەمە بەڵام ئێستا باسی ئەوە بکەین کە تا هاتووە ساڵ بە ساڵ هێرشکرانە سەر کۆڵبەران زیادی کردووە بە تایبەت تەقەکردنی ڕاستەوخۆ لەیان دەکرێت ئاماژەیەک بە شێوازی ئەو کردانانەی ڕژیم کەن کە وەک تاکتیک بەکاری دێنێ و لە کام سنوور زیاتر ڕژیم بۆ خۆی تەرحێکی تازەی داناوەیان تاکت بە پێی ئەوەی کە بەداخەوە کۆڵبەرێک کە چەند ڕۆژی ڕابردوو لە مەرزیبانە گیانی بەخت کرد فاروق عەلیزادە بە پێی ئەوەی کە هاوڕەکانی لەگەڵیان لەگەڵ چەندین هاوڕێیان قسەم کرد دەڵێن ئێمە حەریزی بە 7 نەفەر بووین چوین بۆ مەرز خودی ڕژیم لیباسی کۆڵبەری کردووەتە بەری هاتووە قاتی ناو کۆڵبەران بووە قاتی ناو کۆڵبەران بووە تا کەوتنێتن شۆنی کەمینەکەن لە فاسڵەیەکی کەمتر لە 1 میتر بەداخۆ تەقەن لە فاروقەکان و گیان بەخت دەکەوە چەندین کۆڵبەری تریش بریندار دەبێت و زیاتر لە 30 کۆڵبەری تریش دەستگیر دەکرێت و کە 2 کۆپێرەکە بە سەنەد ئازاد کراوە ئەم کارەساتە لە دوای دروستبوونی هاتنی ڕئیسی بۆ کوردستان 2 مانگ پێشی سەکە تەرحێکەندانا بەناوی بازارچە و بازارچەی کە باسمان لێوە کرد لە مەرزی هەنگەژاڵ بوو بۆ ئەوە بووە کە بێژێت ئێمە مەرزێکی ئازادمان بۆ خەڵکی کوردستان داناوە بەڵام ئەمان هەر دەڕێی قاچاق خۆ دەچن و کاری کۆڵبەری دەکەن ئەمە کارەساتێکی ئینسانی گەورەی لە پشتانی هەر ئەوەی کە لە سنوورەکانی مەریوانە پێشتر بردیانە پێشەوە بە دەیان کەسیان کوشت و برینداریان کرد ئیستا ئەو بەهانە کەوتوتە دەستیان
دەستڕێژێکی زیاتر بکەن لەسەر کۆڵبەران تەقەی زیاتریان لێ بکەن بۆ بەهانەی کە ئەمانە دەچن گوایە ئەسلحە دێنن مەشروب دێنن شتای دێن ئەمە دووە لە ڕاستی بەس دروستە بەشی لەم کۆڵبەرانە مەشروب دێنن بە هیچ کۆڵبەرێک کاری ئەسلحە ناکە ئەوەی کە خۆیان باسی دەکەن کاری ئەسلحە دەکەن و ئەگەر ئاوا بچێتە پێشەوە ئێمە دەبێت لە سنوورەکانی کوردستاندا شایەدی کارەساتێکی دڵپەزێنی گەورەتر لە سنوورەکان. بەڵێ کاک فەرزاد وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد برینداربوونی کۆڵبەران بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە یەکێک لە هۆکارەکانتان باس کرد کە ئەوە بوو ڕژیم ئەو بازارشانەی داناوە کە بە ڕەواڵەتێکی پێ بدات کە کۆڵبەران لەوەی خەریکی ئیش بن بەڵام ئەوەی کە کۆڵبەران بە جیاواز بڕۆن لە سنوورەکانە ئیش بکەن بەڕاستەوخۆ تەقەیان لێ دەکات و ئستڵ لە هیچ شتێک ناکاتەوە ئەتوانی هۆکارگە لێتر باس بکەن بەڵێ هەر داخەوە هەر لە توولی کەمتر لە 3 مانگە زیاتر لە 215 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم کوژرا و یاخۆت بریندار بووە. هۆکارەکەی ئەوەیە کە زیاتر وتن ترس و وحشەتێکی زیاتر بخاتە سەر دڵی خەڵکی کوردستانەوە بە بەهانەی ئەوەی کە کۆڵبەران ئەسلحە دێنن بە بەهانەیەوە کە ئەحزابی سیاسی دەرۆ هاتوچوو دەکەن بە بەهانەی ئەوەی کە ئەمانە کاری لە شێو دەکەن لەسەر سنوورەکانە هۆکارەکانی یەکجار زۆرە بەڵام هۆکاری ئەسلی ئەوەیە کە بۆ کە بتوانە زیاتر ترس و وحشەتێکی زیاتر خاتە سەر دڵی خەڵکی کوردستانەوە زیاتر سنوورەکان کۆنتڕۆڵ بکات بە بەهانەی ئەوەی کە سنوورەکان زیاتر بە پارێزێت تەقە لە کۆڵبەران دەکات. ئیسەی بەداخەوە هەر لە ئامارەکان ئەوەی کە دەرکەوتووە یەکجار کەسانێکی مێرمەنداڵ ڕوویان لە کاری کۆڵبەری کردووە هۆکارەکەی شێوەیە لە کوردستانە بێکاریەکی یەکجار زۆرە خەڵکی منبع دەرامەدێکی نییە لە ڕووی ناچاریەوە دەچن بۆ کاری کۆڵبەری لەگەڵ چەندین کەساکان بۆ خۆم قسەم کردوتمە لە شوێنێکی تراگە بڕۆی کارێکی تر پیا بکەیت دەڵێت هیچ منبع دەرامەدێک نییە خانەوادەم برسیەتی منداڵەکەم برسیەتی ئەگەر نەچم ژیانی بنەماڵەکەم دابین بکەم دەبێت چی بکەم یا ئەگەر یارمەتی دەری خانەوادەکەم دەبن دەبێت چی بکەم کەس بۆ پێی خۆشە تەرکە تەحسیل نەکات بچێت دەرس بخوێنێ دەڵێ من حازم بچم بۆ مەرزە پشیەکەم پێ بەڵام تەرکە تەحسیل نەکەم ناچارم کەس وەڵا هیچ منبع دەرامەدێکی ترم نییە هیچ کارێکی ترم نییە و ناتوانم کارێکی تر بکەم ئەگەر کارێکی تر بێ دەیکەم بەڵام هیچ کارێک نییە خۆم بێکارم براکەم بێکارە باوکم بێکارە ئەی بژیوی ژیان مامەچی دەربێنی لە کاتێکدا کە فەقر لە کوردستان و بەتە لە ئێرانیشە خۆتان ئاگادارن کە چی دەکات چەندها گرانی هەیە لە کوردستان و لە ئێرانەوە دەست خۆش کاک فەرزاد لە پرسیارەکانی پێشوودا ئاماژتان بە کاری بازارچەکان کردووە کارەساتێک کە لەوەی ئەخولقێت پێم خۆشە لێرەدا زیاتر باسی بکەن چ لەو بازارچەکە لە ڕوئەدات ئاماژتان بە کۆمەڵێک فقط لە یەک سنوورە چەندین هەزار نەفەر لەوەی خەریکی کارین لەو ئەو کارە چۆنە بە شێوازەکە ئەم تەرحە بۆ کە ڕژیم دایناوە بۆ کری یەخەچاڵۆشت ئەوەی کە دایناوە هەندێک لە ساحب بارەکان کە باردێنن ئەمە بۆ خۆی سوودی ئەسڵەکەی دەچێتە گیفانی خودی سپای پاسدارانەوە لەو سنوورانە وەکو وەسایلی ئاومیوەگیری دێ یەخەچاڵ دێت لیباسشویی دێت گاز دێت وە کرێ ئەم کۆڵانێش کە لەوێ ئیستا هەیە یەخەچاڵ 6 ملیۆنە لیباسشویی 3 ملیۆنە و ئەوەیش کە لە ئاخریکە ڕۆدا کارەساتەکەی ئەوەیە کە ئەم کۆڵانەی یەکجار خستن بۆ ئەوەی جارە پێشەوەی کۆڵبەرێکە بتوانێت دوو قران زیاتری دەست بکەوێت کۆڵێکی قورسر هەڵدەگرێت و ئەمە دواتر لە تووشی دیسکەمەر دەبێت تووشی دایان نەخۆشینی تر دەبێت و لەوێش تەنانەت تاقیریان دەکەن لەوێش تۆبینیان پێ دەکەن لەوێش تەنانەت بێڕێزی بە کۆڵبەران دەکرێت لەوێش تەنانەت خریکن کۆڵبەران ئەچەوسێنەوە چ لەلایەن خودی ساحێبارەکانەوە چ لەلایەن خودی ڕژیم و خریکەوەی لایەت ئەچەوسێنەوە. بەڵێ زۆر سپاس. کاک فەرزاد پێم خۆشە لێرەدا ئاماژەیەک بە بیرەوەریەکی تایبەتی خۆتان ئاماژتان پێکرد کە خۆتان لە تەمەنی 8 ساڵیدا کۆڵبەریتان کردووە لەو ماوەیەدا کە کۆڵبەریتان کردووە بیرەوەرێکی تایبەتی خۆتان بۆمان باسکە. بەڵێ من دقیق ساڵەکەیم بیر نایە بەڵام شتێکیان ئاگادارکەینەوە کە کۆڵبەرە کوژراوە جەمێک لە خەڵکی ئاوایی باشماخۆ بەشی لە کۆڵبەرانی مەشوین کە تەرمی ئەو کەسە بینەوە کە چوین کۆڵبەرەکە نەکوژراوە بەڵام زیاتر لە 12 کۆڵبەریان گرتە بوو لیباسەکانیان لەبەریانە دەرهێنا بوو بەفر بوو زۆر هەوایەکی سارد بوو نەوت و گازراییان کردبوو بەسریانە بۆ سەرمایەیان کردبوو ئەگەر خەڵکی ئەو منتەقە فریایان نەکەوتنا بەڕاستی کارەساتێکی گەورەی ئینسانی ڕوویەدا ئەو وەکو بیرەوەری زۆرە وەکو بیرەوەرێکی ناخۆش بەڕاستی. بەڵێ زۆر سپاس.
هەڵە فەرزاد خۆتان کۆڵبەر بوون ڕوتان کردووە کاری کۆڵبەری گرنگترین هۆکاری ئەوەی کە لە کوردستان لاوان پەنادەبەنە بەرکاری کۆڵبەری چییە و پێم خۆشە لە دواتریش باسی بەلوچستانیش بکەن لە بەلوچستانە کاری سوختبەریەکان. بەڵێ ئەوەی کە چۆن کۆڵبەری تەحمیل کراوە بەسەر خەڵکی کوردستانە سوختبەریش پێوە تەحمیل کراوە بەسەر خەڵکی سیستان و بەلوچستانە کە بەداخەوە ئەمە ڕۆژانە شاهدین کە چەندین سوختبەر لەیە یا تەقیان لێ دەکەن لە دەکوژێنیانە ناو ماشینەکانیان ڕاحەت دەسووتێنەوە بەڕاستی کارە ساتێکی ئینسانیە وەکو ئەوەی کە زیاتر بۆ خەڵکی کوردستان ڕۆکەن لە کاری کۆڵبەری وەکو بیرۆری وەک خۆمان وەکو بنەماڵی خۆمان کە بۆ خۆمان هەم باوکم و هەم شەش براکی ترمان کاری کۆڵبەریمان دەکرد بۆ کە بتوانین ژیانمانداری بکەین لە ڕووی ناچاری و ڕوومانەکردە کاری کۆڵبەری وە هەر هەمووشمان ترکە تاسیێڵمان کردو چون بەڕاستی نەمانەتوانین دەرسەکەمان بخوێنین خەریکی مەدرسەمان دەربێنین ڕۆمان کردو بۆ ئاوای باشمە و بەشێکی زۆر ئەو خەڵکەش کە ڕوو دەکەن لە کاری کۆڵبەریان کرد بۆ کاری کۆڵبەری لە ڕووی ناچاری و کردویانە بۆ کاری کۆڵبەری وەک نمونە من بیرم دێ و کاتە لە باشماخە هاوڕێکمان پرسیارێکی لە کۆڵبەری وتی خۆ 2-3 ڕۆژە مەرز بەسراوە ڕێیەکە ناخۆش بۆ ناچیتەوە بۆ ماڵەوە وتی بەدەستی خاڵیم بچمەوە بۆ ماڵەوە چی بکەم چی بەوە بۆ ژنە منداڵەکەم تەنانەت کرێماشینشم پێ نییە بچمەوە بۆ ناو ماڵ و منداڵەکەم ئەگەر خەڵک ڕوو دەکاتە کاری کۆڵبەری بەڕاستی لە ڕووی ناچاری ڕۆکە لە کاری کۆڵبەری یعنی مەجبورن کاری کۆڵبەری کرد هیچ منبع دەرامەدێکیان نییە منێکی بۆ خۆم هەم کاری کۆڵبەریم دەکرد و هەم کاری شوانیش مەکرد بۆ ئەوەی کە بتوانم یارمەتیدەری خانەوادە بوو کاری کۆڵبەری بکەم باوکیشم هەم کاری کشاوەرزی دەکرد و هەم کاری کۆڵبەری دەکرد زۆر کەسە بن بۆ شێوازە بوو دوو کات سێکاریان دەکرد بۆ کە بتوانن ژیانی خۆیان دابی بکە و کاتێک ئێمە چیمە مرد کۆڵمانە هێنا کرێک 100 من بوو ئەنی بەڕاستی لەو کاتێ کەم کرێکەی کەم بوو هەم بەزی ئەبەت ئەوەش بێژم کە ئەو کاتە ڕێگەکە تۆزە نزیکتر بوو باشتر بوو وەکو ئیستە نەبوو ڕێگەکە تەخت بوو بەڵام ئیستە یەکجار شەرایەتەکە گۆڕاوە دەیبینی هەم تەقەکردن لە کۆڵبەران زیادی کردو هەم دەبینی سنوورەکان گوازراوەتەوە بۆ شاخەکان کۆڵبەران دەکەون نەخوارە تووشی کارەساتی تر دەبن و بەداخەوە یا گیانیان بەخت دەکەن یا بریندار زۆر سپاس کاک فەرزاد بۆ بەشداریتان لەم بەرنامەیە و ئەگەر پێتان خۆشە و دەسانەوەی ئاماژە بە شتێکی نەوترا بکەن کە لە توولی بەرنامەکە پێویست بوو ئاماژە پێ بدەن فەرموون. بەڵێ پێش هەمووش دەسپاس بۆم دەرفەتەکەداتمان ئێمە وەکو حکومەت گەورەترین زەعفمانەوەیە کە تا ئێستا نەماتوانیوە تەشەکولێک لە بەرنامەی تەشەکولێک لەناو کۆڵبەرانە دروستکەین تەشەکولێک نەک بۆ معنا ئێمە کاری کۆڵبەری بە ڕەسمیەت بناسین تەشەکولێک بۆ معنا کە ئەگەر کۆڵبەرێک دەکوژرێ ئەگەر کۆڵبەرێک بریندار دەبێت ئێمە بتوانین خۆپیشاندانێک ڕێ بخین اعتراض بکەین دوکان و بازاڕەکان دابخرێت خەڵکی کوردستان ئەم تەجروبەیان هەیە و ئەم شتان پسەر ناوە بۆ ئەوەی کە چەندها کۆڵبەرەگە دەستنوورەکانە کوژراوە لە مەریوانە لە بانەیە بانە بۆ خۆی بۆ بە یەک مانگ احتسابی عمومی کردووە لە شارێ وەک مەریوانە زیاتر لە 12,000 کەس دێتە سەر خیابان 5 ڕۆژ احتسابی عمومی دەکرێت خب ئەگەر بەڵام ڕژیم دێت تەعاوز لە بنەماڵەکان دەسێنێ هەر بەپێ ئەو هەواڵانەی کە دەستم کەوتووە ئەو شەوەی کە فارۆخ بەداخۆکی گیان بەختەکە ڕۆژی شەویش یەکشەمە ساعتی 8 شەو گیان بەختەکە کە تەخیرێ دەکەن و گیان بەختەکە تەعاوت لە کەسانی نزیکی 8 بۆ 9 نەفەریان سنراوە کە ئەگەر هەر نوع خۆپیشاندانێ هەر نوع ناڕزایەتیە هەر نوع اعتراضێک بکە ئێوە بەرپرسیارن لە خەباڵی ئەو شتە خەڵکی کوردستان نابێت لەوە بترسن بنەماڵەکان نابێت لەوە بترسن یەکشی تریش هەیە لێرەدا ئەو ئامارانەی کە ڕەسمی بڵاو دەکرێتەوە بۆ ئامارانەی کە ئەوترێت ئەو ئامارانە دقیق نییە دیارە زۆر لایەن زەحمەت دەکێشە کۆبەرنوویست زەحمەت دەکێشە باقی جەرایەتیش زەحمەت دەکێشە بەڵام بەشێک لە هەواڵەکان ناگاتە دەستمان بەشە لە خەبەرەکان ناگات بە دەستمان ئەویش ئەوەیە ترس و وەحشەتیان هێنەوە لە ترسیەکەیش لە چیدایە وەک نمونەیەک باسی بکەم لە مەرجی مەریوانە تەخیان لە کەسێک بە ناوی سۆرانەوە کە بەداخەوە بریندار بوو دواتر گرتیان 4 ملیۆن پوڵ جەریمەی فیشەکەکەیان لێسەن و 6 مانگی زیندانیان لە حاڵەتێکە هیچ نوع ئەبارێکی پێ نەبوو خەڵک لەوە دەترسێ خەڵک لەوە دەترسێ کە منداڵەکان بگرن زیندانی بکەن ئەگەر منداڵەکان بریندار بووە هەر لە ماڵەکەی خۆیانە چارەسەری بکەن بۆ ئەوەی نە جەریمەیان بکەن بۆ نە ئەوەیش منداڵەکان زیندانکەن ئەوە بەڕاستی جێداخە کە تا ئێستێمە نەماتوانێت کارێکی وا بکەین کە ئەگەر کۆڵبەرێک دەکوژێگە کۆڵبەرێک بریندار دەبێت نابێت ساکت دابنیشن و خەڵکی کوردستان نابێت ساکت دابنیشن بەو بوارەدا دەبێت اعتراض بکەن دەبێت خۆپیشاندان بکەن نابۆ کۆڵبەری نابۆ کوشتنی کۆڵبەران کۆڵبەری تەحمیل کرا بەسەر خەڵکی کوردستانە و نابێت بە هیچ شێوازێک ئێمە ئیجازە بدەین کەسانێک
استفاده لە ناوی کۆڵبەران بکەن و تەبلیغ بۆ ناوی کۆڵبەران بکەن بۆ سەرمایەکی زیاتریان دەستکەوێت خەڵکی کوردستان و خەڵکی سیستان و بەلوچستانیشەوە شایانی باشترین ژیان وە کۆڵبەری شغڵ نییە و هیوادارین ڕۆژێک بێت کۆڵبەری لە کوردستان نەمێنە سوخبەریش لە سیستان و بەلوچستان نەمێنەوە هیوادارم ڕۆژێک بێت شایانی ڕووداوی دڵتەسێن لە سنوورەکانی کوردستان نەبێت. زۆر سپاس کاک فەرزاد و تەندروست بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. سپاس بێوەش. بەڵای ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان کە تایبەت بوو بەکاری کۆڵبەری بە میوانداری بەڕێز فەرزاد و تەندروست. زۆر سپاس بۆ ئێوە کە بینەرمان.